سپاسگوزار دەبووتان سپاسگوزار دەبووتەوەکانی ڕاگەیاندن هەموو لە سەتەری چارەشی گەنجانی ڕانیە گروپێک لە گەنجانی سەنتەر کە سیگراش لە گەنج خۆبەخشی کار لە پرۆژەیەک دەکەن بۆ گەشتپێدانی هوشیاری تەندروستی لە دەڤەری ڕاپەڕی کە ناوەندی قەزای ڕانیە و قەزای پشدەر و هەردوو ناحیەی چوارکۆڵنە و حاجیاوا و بەشێکی دیاری مانتیقەکە دەگرێتەوە بۆ پێی دەوێ نزیک دەبینەوە لە جەژنی قوربان و خۆشتان دەزانن لە ڕۆژانی پێش جەژن زۆرترین بەریەککەوتنی هاوڵاتیان لەیە بۆ ئێمە هەوڵمان داوە لەم سێ ڕۆژە بە تایبەت فۆکسێکی زۆر لە سەرناوەندی شارەکان بکەین و لە ڕێگای تیمەکانمانەوە هەوڵ بدەین زۆرترین ڕێنمایی تەندروستی پۆستەر لە فلێکس لە 17500 دەمارکی جۆری باش بەبێ بەرامبەر دابش بکەین بەسەر هاوڵاتیان و بە تایبەتیش ئەو شوێنانەی کە بەریەککەوتنی هاوڵاتیانیان زۆرترە. تەریب لەگەڵەوە هەموو لایەک ئاگدارن کە بەداخەوە ڤایرۆسی کۆڕۆنا لە ئاستی دنیا بۆتە مەترسیەکی گەورە و تەشەنەکردنی لە ناوچەکەمان ئێستا لە ئاستێکی مەترسیداردایە. یعنی بەپێی ئەو دامەزراوە فەرمیانە لە ئێستادا بە سەدان کەس هەڵگری ئەو ڤایرۆسەیە بەداخەوە و تەنانەت بەشێکی زۆریان تەنانەت لە ماڵەوە چارەسەر وەردەگرن کە ئەمە پێویستە گەنجان دامەزراوە مەدەنیەکان پێشڕەوی بکەن یان سەرقافلەی هەڵەتێکی هوشیاری تەندروستی بکەن کە خۆشبەختانە لەم سەنتەرەرا ئەم گروپە گەنجا کە لێرە ڕادەمانوێت وەکو سەنتەر سوپاسیان بکەین ئەو ئامادەیەیان دەڕویوە کە چەند ڕۆژێک بە خۆبەخشی کار لەم پرۆژەیەدا بکەن. وەک ئەمانەتێک بۆ پرۆژەکە ئەم پرۆژەیە بەگشتی 2,500,000 دیناری پارە پێویست بووە کە بە سوپاسەوە ئەم پارەیە ملیۆنێک دیناری لە ڕێگای بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕین دابین کراوە و 500,000 دینار وەک هاوکاریەک لە ڕێگای برای عزیزمان کاک مستەفا چاوەش لە فەرماندەیی گشتی نێردراوە و کاک حاجی خالید سلێمان بۆ کەساتێکی ناوچەکە کە پشتگیری بەشێکی دیاری ئەم پرۆژانەیە ئەویش بە هەمان شێوە 500,000 دینار هاوکاری کردو و کۆمپانیای سیپاسیکی لە هەولێرەوە ڕاستی ئەویش پشتگیری کردووە کە دەمانەوێت سوپاسی بکەین. تیمەکەی ئێمە بە خۆبەخشی کار دەکات لە دوای کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە دەست بە دابەشکردنی دەمامکەکان و بڵاوکردنەوەی ڕێژەیەکی زۆری پۆستەر و فلێکس دەکەین لە دەڤەری ڕاپەڕی.